بەڵای خۆشەویستانمان لە شاری هەولێرەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە بابەتێکمان هەیە کە بابەتێکی گرنگە ئەمەش باسکردنە لەوەی کە لە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکاندا قوتابی چۆن خۆی ئامادە بکات بۆ تاقیکردنەوەکان هەڵبەت پێش تاقیکردنەوەکە و لە کاتی تاقیکردنەوەکە و لە کاتی چونە نێو قوتابخانە چونە نێو ئەو شوێنێک کە ئیمتیحانی تێدا ئەنجام دەدات گرنگە چۆن مامەڵ لەگەڵەوەدا بکرێت دوورکەوتنەوە لە دڵەڕاوکێ ئامادەیی خێزان تا چەند گرنگە بۆ ئەم بابەتانە لە شاری هەولێرەوە میوانێکمان دەبێت بەڕێز مامۆستا بازیان بەرزنجی ڕێنماییکار ڕاوێژکاری پەروەردەیی مامۆستا یاسڵای خوا لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتە. کاک دانیال خۆشحاڵم لە خزمەتتاندام ئەوڕۆ ئینشاڵڵا بتوانین پەیامێکی باش بگەینین بۆ قوتابیانێک کە نەچوونەتە ناو تاقیکردنەوەکە لە خزمەتتان. ئێمە لە خزمەتین. مامۆستا لە تاقیکردنەوەکان بە تایبەتی گرنگترین تاقیکردنەوە قوتابیانی پۆلی 12 و لەگەڵیشیدا کۆمەڵێک قۆناغی بنەڕەتی پێم وابێت تاقیکردنەوەیان ماوە بەڵام ئەوەی کە گرنگە چی بکرێت و چۆن ئامادەیی بکرێت بۆی کە هیچ سترێسێت هیچ ناخۆشیێک نەبێت لە نێو ئەو قوتابیەدا کە دەچێت تاقیکردنەوە ئەنجامدات ئەو ئامادەکاریت چییە پێویستە قوتابی ئەنجامی بدات؟ بەڵێ کاک دانیال مەوزوعی تاقیکردنەوە ئاماژەت بە شتێک کرد خێزان خاڵێکی زۆر گرنگە وڵای دەنگدانەوەیەکە ئەگەر ئەو دەنگدانەوە نەبێ زۆر باشە بۆی باشتر بتوانین قسە بکەین. مەوزوعی خێزان یەکەم ژینگەیە لەبەرەوەی قوتابی دەچێتە ماڵەوە باشە کە چوێ ماڵەوە ینی پێویستی بە ژوورێکێ پێویستی بە شوێنێکێ بۆ ئەوی بتوانێت پێداچوونێ و دەرسانەی تێدا بکە کە ڕۆژانە دەیان خوێنێ و ئامادەکاری بکە بۆ تاقیکردنەوەکان بۆیە ژینگەی خێزانی لە دایک و باوک دەوردەدینێ لەو ئەندامانی کە لە ناو خێزاندا دەوردەدینێ لەو ژوورەی کە بۆیان تەرخان کردویان ئەگەر مێز و کورسیەکە بێ لە سوچێکادا بندرێ گرنگەوەی و قوتابیە ینی بۆ ئەو زەرورە کە بتوانێت کاتێک تەرخان بکە ڕۆژانە بۆ پێداچوونەوەی ئەو دەرسانی کە خوێندوێتی سەرەتا ئەبێ قوتابی هەر لە سەرەتای ساڵەوە و ئامادەکاری کردبێ و دەرسانی کە ڕۆژانە خوێندوێتی گرنگترینشت لە دەستپێکردنی خوێندندا ینی ئەوە گرنگە کە ئەو قوتابیە سەرنجی دابێ تەرکیزی کرد بێ لە بابەتەکە تێگەیشت بێ ئەمە ئەگەر ئەو پرۆسەیە تێپەڕی بێت تۆ لە بابەتەکە تێگەیشت بی ئیتر 100 بۆ 180 ئیشەکەت بۆ ئاسان دەبێت دوای ئەوە لە تاقیکردنەوەی بیستی تاقیکردنەوەی وەرزیەکان کە دەیکەی پێداچوونەوەیەک دەکەی بۆ ئەوەی ئەو زانیاریانە سەیڤێ لە مێشکتدا باشە بۆ ئەم پرۆسەیە پێویستت بە 7 جار سیرکردنی ئەو بابەتە هەیە و یەکەم جار زۆر گرنگە هەموو ئەو توێژینەوانە کە ئێمە دیراسەمان لەسەر کردو لە مەجای پۆلی 12 و لە مەجای پۆلی نێو قۆناغەکانی تر باشترین قوتابی و قوتابیەیە کە پێشەوەی مامۆستا بێتە پۆل سێرێکی بابەتەکە بکە لەگەڵ مامۆستا پێداچوونەوەی بکە لە دوای مامۆستا پێداچوونەوەی بکە ئەمە سێ پێداچوونەوەی لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر دەبێت بکرێ هەر قوتابیەکە و قۆناغی تێپەڕان 160 بابەتەکان لە مێشکیدا لەو خەزم دەبێت بۆ ماوەی ساڵێکیش دەمێنێتەوە گەورەترین کێشەی ئێمە چییە قوتابیەکە لەگەڵ مامۆستا ینی یەکەم پێداچوونەوەی پێش مامۆستا ناکە ینی پێش مامۆستا سەیری بابەتەکە ناکە لەگەڵ مامۆستاش تەرکیزی زۆر جار نییە لە دوای مامۆستاش پێداچوونەوە ناکە کە ئەو قۆناغە بە دروستی تێنەپەڕی ئیتر کە گەیشتینە ناو تاقیکردنەوەکان کێشە دروست دێ بەڵام ئەگەر ئەمە بە دروستی ڕۆی ئیتر قوتابیەکە هەفتەیەک یان 10 ڕۆژ ئەگەر پۆلی 12 بێ 3 مانگ ئیزن دەدرێتەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت پێداچوونەوەی یەکەم بکە پێداچوونەوەی یەکەم بۆ چییە بۆ ئەوەی بەوردی بخوێنێتەوە تەرکیز بکە و بابەتەکان بیر خۆی بێنێتەوە بزانێت تێگەیشتووە ئەگەر ئەمەی کرد پێداچوونەوەی یەکەم بۆ منە لەوانەیە ئەگەر 10 ڕۆژیە بێ قوتابی ئەبێ بە 5 ڕۆژ بە 6 ڕۆژ پێداچوونەوەی یەکەم بکە کە ئامانزلەی تێگەیشتنە ئەگەر ئەو پرۆسەیە بە دروستی تێپەڕی ئەوجا دێت پێداچوونەوەی دووەم دەکەی کە ئامانز لی سیفکردنی زانیاریەکانە لە مێشکدا یان بیرخۆتی دێنیتەوە کە بزانانی ئەو زانیاریانە لە مێشکدا سیف بوویاننا ئەمە زۆر گرنگە کە زانیت سیف بووە بابەتەکە بە ئاسانی بیر دەکەوێتە کاتە تێپەڕێنە پرۆسەرە و بابەتانەی تر و دەکرێت ئەگەر تۆ پۆلی 12 بۆیە زیاتر قسە لەسەر پۆلی 12 دەکەین لە هەولێر تاقیکردنەوەکانی پۆلی 9 بەس 9 ئەوانە هەمووی تەواو بووە بەس پۆلی 12 ماوە بەڵام بەگشتی لەوانەیە لە سلێمانی بارودۆخێکی تر بێ ئەوەی کە گرنگی ئێستا پۆلی 12 لە هەولێر لە سلێمانی لە هەموو قۆناغەکانی لە هەموو هەرێمی کوردستان ینی ماوە بۆ بچێتە ناو پرۆسەیە و لە ئێستادا قوتابی پۆلی 12 لە پێداچوونەوەی دووەمدایە
بۆیە کاتێک کە تۆ پێداچوونەوەی دووەم دەکەیت دەیتە سەر پرسیارەکانی وەزاری ئەوانەی کە پێشووتر ساڵانی ڕابردوو کراوە هەز دەکەی پرسیارێک دوو پرسیار سێ پرسیار چوار پرسیارت لە بەشێکا بیر ناکەوێتەوە بۆیە گرنگە بچی پێداچوونەوەی بەشە بکەی کەواتە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو بابەتە تێی نەگەیشتی و بەتەواوی لە مێشکیشدا سێڤ نەبوو بۆیە ئەبێ کات بۆ بابەتە بدەیت کە قوتابی توانی تێگەیشتنەکە بە دروستی بکات لە پێداچوونەوەی یەکەم دووەم زانیاریەکە لە مێشکیدا سەیڤ بێ ئیتر زۆر ئەتوانێت بە سیقۆ بچێتە ناو تاقیکردنەوەکان و واتوانی ١٩٠ سیقەی بەخۆی بێکەوە بابەتانی بیر دەکەوێتەوە. زۆر باشەوە مۆستا زۆر جار لە خوێندکارەکان لەوانەیە پێداچوونەوەیەکی باشیان کردبێت و کۆمەڵێشتی گرنگیان دەستنیشان کردبێت و لەسەر وەرەقەیەک نووسیبێتیانەوە. هەڵگرتنی ئەم بابەتە گرنگانە و پێداچوونەوەی لە شەوی ئیمتیحاندا چ کاریگەریەکێ بێ؟ ئایا کاریگەری باشی هەیە یان دەبێت لە شەوی ئیمتیحاندا خەوێکی باش بکات، خەوێکی تەندروست بکات و بیر لە ئیمتیحان بە شێوازێکی زۆر قورس نەکاتەوە؟ هێلەنی ئاماژەت بە بابەتێکی جوان کرد. ئێمە لەم ساڵانە دیراسەیەکمان کردووە لەسەر پۆلی دوانزەکان بۆ پۆلی دوانزە لەبەرەوەی قۆناغێکە ینی زۆرترین سترێس و زۆرترین کێشە لەو قۆناغەدا ڕوودەدا دەکرێت ئەو دیراسەیە کە لەسەر پۆلی دوانزە دەیکەی لەسەر قۆناغەکانی تریژ ڕنگدانەوەی هەبێ ینی پێداچوونەوەی یەکەم ئامانز لی تێگەیشتنە کە باسی تێگەیشتن دەکەین تۆ لە دەرەنجامی ئەو بابەتانی کە بیر خۆتی دێنیتەوە هەندێک شت تێ مامەسا پێوتیوە ئەم بابەتانە دێتەوە لە تاقیکردنەوە تۆ پێویستە لە بەستیکەرێک یاخود لە گۆشەیەکی ئەو مەرزەمەیان ئەو کتێبە تێبینی بنووسی لەسەر ئەو بابەتە بۆ ئەوەی کە گەیشتیتە شەوی تاقیکردنەوەیان بەیانی کە هەڵدەستی 2 سەعات کاتت هەیە بۆ پێداچوونەوە تۆ کتێبەکەت بە 40 سەعات بە 30 سەعات پێداچوونەوە کرد ئێستا 2 سەعاتت کات لە پێشە بۆ ئەو 2 سەعاتە تۆ دەبێ هەندێک شت حازر بکەی بۆ بەیانی ڕۆژی تاقیکردنەوە و پێداچوونەوەی بابەتانە بکەی و خەو زۆر گرنگە و من بە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی دادەنێن بۆ سەیفکردنی زانیاری ئەزانی مرۆڤ بۆچی دەخەوێت قوتابی بۆچی دەخەوێت بۆ ئەوەی ئەو زانیاریانەی کە لە ڕۆژدا خوێندوێتی لە شەودا سەیف بێ چونکە لە کاتی خەودا مێشک نەخەوتووە مێشکاری ئیش دەکا ئیش لەسەر چ دەکا ئیش لەسەر زانیاریانە دەکا کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا خەزنت کردووە ئەگەر تۆ ئەوە نەکەی بۆیە خەو لە شەوی تاقیکردنەوە زۆر گرنگە تۆ گەر دەتەوێت لە تاقیکردنەوە شتەکانت بیر بکەوێتەوە ئەمە ناڵێم 9 سەعات و 10 سەعات و بەڵام تۆ ئەگەر قوتابێکی پۆلی دوانزە ئەکرێت لە بینی 6 سەعات و 7 سەعات و بخەوی ئەو شەوە زیاتر نەبێت لە 7 سەعات و نیو لە 8 سەعات و کەمتریش نەبێت لە 6 سەعات 6 سەعات گونجاوە بۆ ئەوەندەی قوتابی بۆ ئەوەندەی کەس 6 و نیو گونجاوە ئیتر ئەو 6 سەعاتە و زانیاریانەی کە پێشووتر خوێندوتە بە تەواوی سەیف دەبێت لە ناو تاقیکردنەوە بیر دەکەوێت بۆ ئەو کەسێک کە خەوەکەی بە دروستی نەکردووە لە ناو تاقیکردنەوە هەندێک شتی بیر ناکەوێتەوە کەواتە تۆ چیت دەوێت تۆ دەتەوێت لە ناو تاقیکردنەوە مێشکت بە باشترین شێوە ئامادە بێ خاڵێکی تر تەرکیزی نییە لە کاتی جوابدانەوەی تاقیکردنەوەکان بۆیە سیر دەکات پرسیارێک دەخوێنێتەوە بە ئاگاییەوە نایخوێنێتەوە سیر دەکات غەڵەتی کردو لە پرسیارەکە تۆ چیت دەوێت تۆ دەتەوێت لە ناو تاقیکردنەوە مێشک و یادەوەریت بە تەواوی ئامادە بێ بۆ پرۆسەی تاقیکردنەوەکان تەرکیزێکی باشت هەبێ ئەتێنشنەک سەرنجێکی باشت هەبێ و ئەو شتانەی کە لە یادەوەریتدا لەو کاتە بیرت بکەوێتەوە بۆیە خەو ئەوەی کە تۆ ئاماژەت پێدا گرنگە و کورتکردنەوەی بابەتەکانیش گرنگە چونکە قوتابی یەکەم پێداچوونەوە ئەگەر پۆلی دوانزەیە بە 10 ڕۆژ پێداچوونەوەی بابەتێکی کرد دەبێ پێداچوونەوەی دووەم بە کەمتر لە 4 ڕۆژ بیکە ئەبێ پێداچوونەوەی سێم بە کەمتر لە 1 ڕۆژ بیکە ئەبێ پێداچوونەوەی چوارەم بە کەمتر لە چەند سەعاتێک بیکە بۆیە یعنی تۆ ئەوەی کە بە 10 ڕۆژ دەیکەی نابێت جاری دووەم بە کەمتر لە نیوەی ئەو بابەتە دەبێت پێداچوونەوەی دووەم بکەیت ئەو کاتە ئیتر پێداچوونەوەی سێم کەمتر بەو شێوازە دەبێت تۆ یعنی کارەساتە هەندێک قوتابی مانەیە 10 ڕۆژی داناوە بۆ پێداچوونەوەی بەیالۆژی بۆیە پێداچوونەوەی دووەم 12 ڕۆژی داناوە تۆ دەبێت دایمەن بەردەوام پێداچوونەوەی دووەم کەمتر بێت لە پێداچوونەوەی یەکەم پێداچوونەوەی دووەم سێم کەمتر بێت لە پێداچوونەوەی دووەم بۆ شێوازە خۆت ڕابێنیت چونکە ئەگەر وانەکەی تەمبەڵیەک فێری مێشکت دەکەیت ئیتر تووشی بێزاریەک دەبیت تووشی کۆمەڵێک کێشە دەبیت و ئیتر لە تاقیکردنەوەکان ڕنگدانەوەی دەبێت مامۆستا بازیان ئاماژەت بە پێداچوونەوە جۆرەکانی کرد جۆرێکیان هەیە کە چەند خولەکێک پێش تاقیکردنەوەکە پێداچوونەوەیەکی زۆر خێرا و زۆر بە پەلە و زۆر بە دڵڕاوکی ئەم پێداچوونەوەیە کام قوتابیە ئایا ئەمە ڕێگایەکی دروستە ئەم پێداچوونەوەیە؟ خۆی بەیانیان کە قوتابی هەڵدەستێ وبزانام کاژمێر 8.5 تاقیکردنەوەکان دەست پێ دەکەیان 8 ئەبێ کاژمێر و نیوەک پێش تاقیکردنەوە بە تەواوی دەستی هەڵگرت بێ لە هەموو شتێک و ئەگەر ڕۆیشت بۆ قوتابخانە ئەبێ بیر لە هەموو شتێ بکاتەوە بەس بیر لە بابەتەکان نەکاتەوە نابێ لەگەڵ
برادەرەکانی گفتوگوی ئەوە بکە و پرسیارە دێتەوە ئەوە نایەتەوە دەبێت بە تەواوی مێشی خۆی ساف بکە و ئەمە باسی ئەوە دەکەین ئەگەر بەیانەکەی کاتژمێر 5 هەتا 7 دەتوانێت بۆ 2 ساعتە پێداچوونەوەی خێرا بکە بەڵام لە دوای 7ەوە نانێک دەخوا بە تەواوی نانێکی تەندروست دەخوا ئیتر بە تەواوی خۆی ئارام دەکاتەوە دەبێت لەو بارودۆخەدا ئارام بێت کە چوە ناو تاقیکردنەوەکە ئیتر کۆمەڵێک دوعا دەکات کۆمەڵێک بۆ نمونە ینی دەبێت هەموو شتێ بکات بەس بیر لە دەرسەکە نکاتەوە تا ئەو وەختێک کە پرسیارەکان دێتە پێشی ئیتر بە تەواوی لەلایەنی دەرونیەوە خۆی ئارام بکاتەوە کە پرسیارەکان هاتە پێشی تەواو سیقەی بەخۆی هەبێ کە 195 ئامادەیە بۆ جوابدانەوەی تاقیکردنەوەنە و ئەبێت یەکەم خاڵ ئەگەر پێویستی کرد ئیتر پرسیارتانە بوو لە خزمەتتان کە چۆن دەست دەکرێت بە وەڵامدانەوەی پرسیارەکان بەس خاڵێکی ترم لەبیر چوو گرنگە لە ئێستادا پۆلی 12 بیزانێ یان قۆناغەکانی تر مێشی مرۆڤ وەکو ئەو مۆبایلەوەیە وەکو مۆبایلێک وایە کە بۆ نمونە ئەگەر تۆ ڤۆیسێک یان کتێبێکی دەنجی لێ بدەیت لەوەیە بەشی 5 ساعت شەحن بکە شەحنەکەی بەڵام ئەگەر بێت و ڤیددیۆیەکی HD لێ بدەیت شەبەکەکەت بکەیتەوەی ئەنتەرنێت ئاخر سەوتی بدەیتێ لەوانەیە بەشی 2 ساعت شەحن بکە مێشی مرۆڤیش بەپێی توێژینەوەکان توانای ئەوەی هەیە 14 ساعت مرۆڤ کاری پێ بکە ینی بخوێنێت ئەرکی خۆی جێبەجێ بکە بەڵام کۆمەڵە شتێ شەحنی مێشک دێنێتە خوارە وەکو ئەو مۆبایلەکە باسمان کرد دەتوانێت بەشی 2 ساعت بکە توانێت بەشی 6 ساعت 7 ساعت بکە یەک لەوانە لەو بارودۆخی کە ئێستا تێدا بێزار بێ و ڕۆژانە کوالێتی خوێندنی بێتە خوارێ بۆ نمونە مانگێک پێش ئێستا ڕۆژی 10 ساعت خوێندوێتی ئێستا 7 ساعت 6 ساعت بۆتە 5 ساعت ئەمە کوالێتی هاتنە خوارەوەی خوێندنیش یەکێکی ترە لەوانە شەحنی مێشک دێنێتە خوارێ تووڕەبوون بۆ منە دایکت پێت دەڵێ بخوێنەمە دەخوێنەمە تو ئاگات لە چیەوە ئەو تووڕەبوونە زۆرترین شەحنی مێشک دەبا نەخۆشی یەکێکی ترە لەوانە بۆ نمونە کەمخەوی یەکێکی ترە لەوانە ئیتر سیقە نەبوون بە خۆت یەکێکی ترە لەوانە کۆمەڵێشتی شەیە کە شەحنی مێشک هەر 14 ساعتەکەی فول دەکا ئێستا قوتابی مێ لە ماڵەوە وەکو ڕاوێژی تایبەت هەفتانە دەچم دەرسی پێ دەڵێم لە ئێستادا 14 ساعتی تەواو دەخوێنێت لە ڕۆژێکدا ینی 14 ساعت بەسەریەکەوە بۆ نمونە 50 دقیقە دەخوێنێت 10 دقیقە ئیسراحەت دەکات 50 دقیقە دەخوێنێت 10 دقیقە ئیسراحەت ئیتر بەو شێوازە تا 14 ساعت هەندێک جار دەڵێ گەیشتومە تا 15 ساعتیش بخوێنم ئەڵێم بۆ ئەڵێ لەبەرەوەی دەزانم 14 ساعتەکەم کوالێتی تەواو نییە لەوانەیە 2 ساعتم لێ بڕوا بۆی خەیاڵ ڕۆیشتنەوەوانە ئەمەوێت 14 ساعتی تەواو بخوێنم ئەمە قسەی من نییە بەپێی دیراسەکان مرۆڤ ئەتوانێت 14 ساعت ئیش بکە بەڵام بە شێوازێکی دروست ینی قوتابی هەیە دەڵێ باشە من 10 ساعت دەخوێنم بێزار دەم لەبەرەوەی 10 ساعتەکە لە سەریەکەوە دەخوێنێ نەخێر ئێمە ئەبێ هەمیشە لە کاتی ئەرکدا دەبێت کاتێکە بێ بۆ پشودان بۆ منە ئێمە ڕاگەیاند کە ئێوە بەڕێستان ڕاگەیاندکارن ئەگەر 10 ساعت لە سەر یەکتر ئیشی ڕاگەیان بێزار دەبن تاقەتتان نەخێر لە بینی هەر ساعتێکە 10 دقیقە ئیسراحەت دەکەی پشوێک دەدەی دەتوانی بەو شێوازە تا 14 ساعت بەردەوام بی بۆیە قوتابی ئەم خاڵانە گرینگە ئەوانەی کە شەحنەکان بەردەوام شەحنی مێشک بۆکو خۆی دێڵێتەوەیک لەوانە خواردنەوەی ئاو بە بەردەوامی با لە ژوورەکەی ئاوا بێت ناوە هەر سەر ساعتی قومە ئاوێ بخواتەوە ژوورەکەی ئۆکسجینی کراوەی تێدا بێ ئەوانە دەور دەدێنێ بارودۆخی دەرونی ئارام بێت ناوە ئەرکەدینیەکانی خۆی جێبەجێ بکە بە تەواوی نوێژەکانی بکە و داوە لە خوا بکە بڵێ خۆیان گیان من بە زیادە و ئەرکەکانی خۆم دەکەم ئەوی تریش دەیدەمە دەستی تۆ ئەزانی مەسلحەتی من لەکوێدایە و چی باشە ئیتر ئەمانە لەلایەنی دەرونیەوە شەحنەکەی ینی تەواو پێرفێکرد دەکە خاڵێکی تر خەوە دەکرێت ڕۆژانە 10 دقیقە وەرزشکردن ئەگەر تااقەتی هەبوو چونکە ئەو وەرزشەوە دەکات ئۆکسجینێکی باش بچێتە جەستەیە خواردنی تەندروستە ئەمانە هەمووی وا دەکات ئەو مرۆڤە بتوانێت 14 ساعتی تەواو شەحنی مێشی بمێنێ و بتوانێت بە تەواوی بەکاری بێنێ کتێبێکم بینی بەدەستەوە تازە نووسیوتە چیە و کتێبە دەگەراماژەیەکی پێ بکە سەبارەت بە پەروەردەییە بەڵێ کاک دانیال سوپاس ئەوە کتێبێکە لەبارەی توێژینەوەیە لەبارەی یەکەمەکانی سەرئاستی هەرێم لەبارەی ئەوانەی کە پۆلی دوانزن بۆ نمونە ساڵانە من بیرۆکەیەک بە مێشکم داد بۆ ساڵانە لە هەر 100 قوتابیەک 70 قوتابی دەکەوێتە دەوری دووەم لە پۆلی دوانزەکان کەواتەوە پێمان دەڵێت کێشە هەیە و ئەو کەسانێک کە توێژەرن خۆم علم نەفسم تەواو کردەوە کەسانێک کە توێژەرن دەبێت دیراسە لەسەم بابەتە بکەن بۆ چارەسەری ئەو کێشەیە خۆشبەختانە تا ئێستا 2 چاپی لێفرۆشاوە 3000 دانەی لێفرۆشاوە ئەمە بەتایبەت بۆ قوتابیانی کە ئێستا دەبنە پۆلی دوانزە لە هاوینەوە ئەوێت بەشداری چەند دەرس بکە ئایا 2 دەرس 3 دەرس 4 دەرس و ئەو 2 دەرسێک بۆ نمونە بەشداری تێدا دەکات چۆن لە هاوین 2 دەرسەکە تەواو بکە و چۆن خۆی ئامادە بکە بۆ یەکەم ڕۆژی دەوام هێزی دەستپێکردن یەکەم ڕۆژی دەوام کتێبەکە لە شارەکان جگە لە بەڵێ لە سلێمانی هەیە لە هەڵەبجە هەیە لە هەولێر هەیە لە هەموو شوێنەکانی کوردستان هەیە ئیتر کۆمەڵێک کەسی زۆر باش پێداچوونەوەی کتێبەیان کردووە هەمووی کەسانی پسپۆڕی بواری پەروەردەیی
پسپۆڕی بواری دەروونزانی ینی دیراسەیەکی ورد کراوە لە هەردوو پێداچوونەوەکەشدا دەستکاریی ورد کراوە و لە هاوینەوە بە قوتابی دەڵێت چۆن پلانێک بە خۆی دابنێ چۆن کاتی خۆر ڕێک بخە بەشی سێمی باسیەوە دەکات کە چۆن خەیاڵی نەڕوا لە کاتی خوێندن بەشی چوارەمی باسیەوە دەکات چۆن خۆی ئامادە بکات بۆ تاقیکردنەوەکان باشترین شتیش ئەمانە یەکەمەکانی سەر ئاسی هەرێ من چوین لەگەڵیان دانیشتیم بزانین ڕۆژانە چەند سەعات خوێندویانە لە تاقیکردنەوەکان چیان کردو ئەگەر هەفتەیەک نەخۆش کەوت بن چۆن قەرەبووی ئەو هەفتەیان کردوتەوە یەک لە خاڵارە گرنگەکان زۆر بە وردیشی لەسەر دەکرێت بۆ نمونە تەکنیکی خواردنی مانگایەک بۆ نمونە ئەڵێن ئەگەر مانگایەک بێتە بەردەستی تۆ چۆن چ تەکنیکێک بەکاردێنی بۆ خواردنی ئەو مانگایە بە تەواوی ئیتر بە هەمە بەدڵنیایەوە تۆ یەکەم جار سەری ئەبڕیت و پارچەی دەکەیت بۆ نمونە 300 کیلۆ لێ دەمێنێتەوە 300 کیلۆیە دەکەیتە 250 گرام دەکاتە 1200 جێ ئەو 1200 جێ توانی لە ماوەی 1200 ڕۆژدا تەواوی مانگایەکە بە تەواوی بخۆیت ینی مرۆڤ بە پێی توێژینەوەکانە تا 250 گرام ڕۆژانە بخوا کێشەی نابێ بەڵام ئەگەر مانگێک بێزار بووی ئەو گۆشتت نەخوارد دەبێت تۆ ئەوەی لەو مانگەدانت خواردووە بیخەی بە ملی مانگەکانی تردا ئەی چۆن قوتابیەک لە ئێستاوە کە پۆلی 12ەیە تەکنیکێک بەکار بێنێ بۆ نمونە ئەمە بەپێی دیراسەکان کە کردومانە هەر قوتابیەک ئەگەر 2000 بۆ 2100 سەعات پێداچوونەوە هەموو دەرسەکان بکەم ینی بە وردی سەروی 95 دێنێت جا ئێمە ئەو 2100 سەعاتە دابش دەکەین بە ملی 9 مانگدا یان بە ملی 12 مانگداوە لەو هاوینە بۆ نمونە 300 سەعات بخوێنێ دوای ئەوە 1800 سەعات دەمێنێ لە 9 مانگەکە دابیخوێنێ و زۆر بە ئاسانی ئەتوانێت تا کۆتایی و بتوانێت سەروی 95 بێنێ ئەمە دیراسەیەکە لەسەر یەکەمەکانی سەراستی هەرێم کراوە زۆر بە وردی ڕێبەرێکە زۆر بە جوانی هاوکاری پۆلی 12 دەکات پۆلی 10 دەکات پۆلی 11 دەکات پۆلی 9ەکان دەکات و بۆ هەموو قۆناغەکانی خوێندنەکەی ئیسفادەیەکی باشی لێ بکات سوپاس بۆ فرسەتە و ئێمە ینی هەندێک کەسێک وەکو خۆت باست کرد ئێمە دەستمان پێیان ناگە بەڕاستی ئەوەی کە ئێمە لە ڕاوێژی تایبەت دەیکەین لەو کتێبەدا کۆکراوەتەوە زۆر بە وردی کتێبێکی کرداریە ملەوەنە یعنی ئەو قوتابی ئەتوانێت لە ناو کتێبە ڕۆژانە جەدولی خۆی دابنێ کاتی خۆی ڕێک بخە یعنی ئێستا بەپێی دیراسەکان دەرکەوتووە خۆشبەختانە لە ڕێگای ئەو کتێبەوە سوودم وەرگرت کە بەس لە ڕێگای ڕێخستنی کات قوتابی ئەتوانێت لە 15 هەتا 20 دەرەجە لە معدەلی زیاد بکە لێرە کۆمەڵێک یاسای ڕێخستنی کاتی تێدایە ڕۆژانە چۆن بخوێنێ هەفتانە چۆن فیدباکی خۆی بەگرێ لە مانگێکدا چۆن بزانێ ئایا خوێندنی ئەو مانگەی چۆن بۆ مانگی داهات و خۆی حازر بکە لە هەمووی گرنگتر چۆن ئەو سێ مانگەی هاوین بکاتە ڕاهێنان بۆ ئەوەی خاڵە لاوازەکانی خۆی بدۆزێتەوە خاڵە بەهێزەکانی خۆی بدۆزێتەوە خاڵە لاوازەکانی کەم بکاتەوە یەکەم ڕۆژی دەوام هەموو خاڵە لاوازەکانی خۆی چارەسەر بکات و ئەو نۆمانگە بە دروستی بخوێنێ وەکو ئۆڵەمپیاتێک وایە ئەو کەسە خۆی بۆ حازر دەکات لەو هاوینە لەو سێ مانگە هەڵەکانی خۆی بە تەواوی دەدۆزێتەوە و دوای ئەتوانێت لە یەکەم ڕۆژی دەوام کاری لەسەر بکە بۆ نمونە هەڵەکانی چییە یەک لەوانە لە ئێستاوە دوو دڵە لەوەی چ قوتابخانەیەک هەڵبژێرم بۆ ئەوەی پۆلی 12 دەرس تێدا بخوێنم خاڵێکی تر بۆ نمونە ڕۆژانە ناتوانێت هەموو ڕۆژێک پێداچوونەوەی دەرسەکان بکە ئەوەرکانێک کە خوێندوێتی چۆن ئەو کێشەیە چارەسەر بکە خاڵێکی تر نازانێت ئایا ئەو مامۆستایە گونجاوە لە پۆلی 12 دەرسی پێ بڵێیاننا خاڵێکی تر نازانێت ئایا ئەو مەرزەمە بەکاربێنیان ئەو کتێبیان ئەو مەرزەمەیە ئەمان هەموو کێشەن دەبێت پێش ئەوەی بکەویتە ناومانجینۆ ئەو کێشانە چارەسەر بکەیت بۆی ئەمە دەکرێت ڕێبەرێک بێ هاوکاری قوتابی بکە بۆ ئەوەی لە هاوینەوە کار لەسەر ئەو لاوازیانەی خۆی بکە وردە کەمیان بکاتەوە و کە دەستی کرد بە دەوام هەموو ئەو کێشانەی کە سترێسە بۆی دروست دەکات قەلاقیە بۆی دروست دەکات کەڵەکەبوونی دەرزە بێزاریە ئیتر لە ڕێگای و ڕێبەرەوە هاوکارێکی باشی بێ سوپاس بۆ فرسەتم پێم باش بوو یانەوە بە فرسەتم زانی لە ڕێگای ئەم بەرنامە باسیەوە بکەم کە دەکرێت قوتابی ناکرێ بەبێ ڕێبەرێک بچێتە ناو پۆلی 12 ناکرێ هەموو کەسێک بکات بە ڕێنمایی کاری خۆی بۆ نمونە بە باوکی دەڵێ باوکە چۆن دەست پێ بکەم فڵان مامۆستای بیرکاری چ بکەم بۆی لە پۆلی 12 ئەخە مامۆستای بیرکاری پسپۆڕی بیرکاریە ناتوانێت لەو بابەتە هاوکاری بکە مامۆستای کیمیا ناتوانێت هاوکاری مامۆستای کۆمەڵایەتی ناتوانێت هاوکاری بکە ئەمە زیاتر لە 200 کاتژمێر ئێمە توێژینەوەمان لەسەر کردووە و ئەکرێت تۆ بە کاتژمێر و نیوەک وەکو قوتابی خوێنیتەوە و ببێتە ڕێبەرێکیش و زاڵبی بەسەر کێشەکانت زۆر باش مامۆستا چواردەور و دایک و باوک و خێزان چ کارگەرێکیان لەسەر قوتابیەکان هەیە بۆ ئەوەی بتوان بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی زۆر باش خۆیان ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەکان زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە زۆر بە کورتی وڵی ئەوە خاڵێکی گرنگە ئینشاڵڵا بە کورتی باسی دەکەم مەجای دایک و باوک یەک لە کێشە هەرە سەرەکیەکان لە ئێستادا کە منداڵەکەی دێتە خوارە دەدەقە بۆ ئیسراحەت یەکسەر کوڕم بۆ ناخوێنی کوڕم چت کردو ئەوڕە چیت خوێندووە چیت نەخوێندووە سیقەت بەخۆتێ دەربچی بۆ هاتوویەتە خوارێت دایک و باوکی بەڕێز بە هیچ شێوەیەک منداڵەکەت کە هاتە خوارەوە بۆ ئیسراحەت باسی هەموو شتێکی لەگەڵ کە بەس خوێندننا سیقەیشی بۆ دروستکە هەر ئەوڕۆپی وڵە بڵێ کوڕم سیقەی تەواوم پێت هەیە ڕۆژانە بخوێنە من نایم چاودێریت بکەم چ دەکەی چ ناکەی تۆ زۆر لەوە گەورەتری من بێم پێت بڵێم ڕۆژانە ئەوها بخوێنەوە
وەسیقەشم پێتەیە ئەگەر پێویست ئەگەر هاتە خوارەوە باسی هەموو شتێکی لەگەڵ بکە بەس خوێندن نەبێت دایک و باوکی بەڕێزێک لە کێشە سەرنجەکان چکە کە دێتە خوارەوە هاتوو بۆ ئیسراحەت تۆ ئەو دەدەقەیە مێشی تێک دەدەیت کە دەچێتەوە سەرێ نیم سەعات بیر لەو قسانەی تۆ دەکاتەوە کەواتە دەدەقەکەی لێ ڕۆی نیم سەعاتی دەرسیشی لێ ڕۆی ئیتر تۆ کەواتە کاریگەری تەبووە لەسەر خراپبوونی بارودۆخی ئەو منداڵە بە هیچ شێوەیەک تەداخولی مەکە ئیشی تۆ نییە ڕێنمایی بکەی بەس سیقەیەکی بۆ دروستکار لە یەکەم ڕۆژەوە پێی بڵێ کوڕم ئێمە سیقەی تەواوم پێتەیە فەرموو خۆت هەوڵی خۆت بدە چی خوای گەورە کردی قسمەت ئێمە پێڕازین من دەدینم ڕۆژانە تۆ دەخوێنیت ماندووی و هەوڵ بدە تۆزێک لە ینی یەک جار نسحەتی بکە پێویست ناکە هەموو ڕۆژێت و دەیتەوە قسەی تو بۆی دووبارە دەکەیتەوە ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی قوتابی کە دایک و باوک خۆی خەتابارە و هۆکاریشە بۆ ئەو منداڵە بەرەو شکست بڕوە. دەست خۆش بێت زۆر سپاس بۆ ڕاوێژکاری پەروەردەی بازیان بەرزنجی کە لەم تۆرە لەگەڵمانە سپاس دەکەین.